لە گیانی کچێکەوە بۆ شۆڕشێکی مۆدێرن ژینە ئەمینی چۆن کوژرا و مردنەکەی چ شۆڕشێکی لێکەوتەوە. زۆرن ئەو چیرۆکانەی قات لە یادمان ناچن. ئەمجارە چیرۆکی گیانبەختکردنێکتان بۆ دەگێڕمەوە کە بوو بە شۆڕشێکی مۆدێرن لە پێناو ئازادیدا. 3 ساڵ بەر لە ئێستا و لە ڕۆژانی ئەم هەفتەیەتە ڕۆژهەڵاتی کوردستان شۆڕشێکی نوێی لە مێژوودا چەسپان چونکە لە داکۆکیکردن لە بەناحەق کوژرانی کچێکەوە دەنگیان بۆ ئازادی وڵاتێک هەڵبڕێت. 3 ساڵ بەر لە ئێستا و لە تارانی پایتەختی ئێران پۆلیسی ئەخلاقی کۆماری ئیسلامی کچێکی کوردی خەڵکی سەقزیان بە ناوی ژینە ئەمینی بە بیانوێی حیجابەوە دەستگیر کرد. ژینە بەرگری لە خۆی کرد و وتبووی حیجابەکەم پۆشتەیە. پۆلیسەکان کە زانی بوویان کوردە و تەنیایە هێرشیان کردبووە سەری. بەڵگە پزیشکەکان دەریان خست کە ژینە لەلایەن پۆلیسەوە شکەنجە دراوە. هەر بەهۆی ئەمە تووشی جەڵتەی دڵ و مێشک بووە. دوای چەند ڕۆژ لەو ڕووداوە ژینە لە نەخۆشخانە گیانی سپان. بەڵام هەرەما بووە هۆی ئەوەی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان ناڕەزایەتی دەرببڕن. ئیتر لێرەوە چەخماخەی شۆڕشێک لە ئێران لێدرا. خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان یەکگرتووانە و یەکدەنگ هاتنە سەر شەقام. ئاواریان بۆ مافیا و کچە کوردە کرد کە بە ناحەق خوێنی ڕژا. بەڵام ڕژێمی ئێران لە جیاتی گوێگرتن بۆ ناڕەزایەتی و بەهاناوەچوونی بنەماڵەی ژینە و وەڵامدانەوەی خەڵکی ڕۆژهەڵات دەستی کرد بە سەرکوتکردنی خۆپیشاندان و داواکاریەکانیان. خەڵک زۆرتر تووڕەبوون و ملکەت نەبوون. ئەمجارە دروشمی دیکەیان بەرز کردەوە. داوای ڕزگاری و کۆتایی هێنانیان بە زوڵم و ستەمی دەسەڵاتیان دەکرد. شەڕ و ڕوبەڕووبوونەوەی خەڵکی ڕۆژهەڵات لەگەڵ هێزەکانی ڕژێمی ئێران زیاتر بوو. شارەکانی دیکەی ئێرانیش پشتیوانیان لە کورد کرد. ئیتر شۆڕشێک بە ناوی شۆڕشی ژینە یان شۆڕشی ژنجیان ئازادی بەرپا بوو و سنوورەکانی ئێرانی بەرەو جیهان بەزان. ئەوەی داکۆکیکاری مرۆڤایەتی و ئازادی بوو بۆ خەڵکی کوردستان و ئێران هەڵوێستی کرد. دوای چەند مانگێک شۆڕشەکە بەهۆی نەبوونی جێگرەوەی کۆماری ئیسلامی ئێران و چەندین کێشەی دیکە لە ڕووی سیاسیەوە سەرکەوتوو نەبوو. بەڵام هەر لەوەندەدا قەتیس نەمایەوە. ئەو شۆڕشە بووە هۆی گۆڕانکاری گەورەی کۆمەڵایەتی. لەوانە بەرزترکردنەوەی پێگەی ژن لە کۆمەڵگەدا، چەسپاندنی داواکاریەکانی خەڵکو بە تایبەتنەوەی نوێ لە ئێراندا، ناساندنی زیاتری ویستی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بە جیهان و نیشاندانی مۆدێرنیتەوە ئازادیخوازی لەو بەشەی کوردستاندا و دەیان گۆڕانکاری و شوێندانەری دیکە. ئێستاش و سەرەڕای تێپەڕینی 3 ساڵ لەو شۆڕشە، بەڵام خەڵک لە ڕۆژهەڵات ئێران و سەرانسەری جیهان یادی شۆڕشەکە و شەهیدانی دەکەنەوە.